سلام والله بەڵێ بەێ تامعی بەڕامەزەکانم کردیە بەڵێ بێگومان بینیومە بەڵێ دیمە بەڵێ هەموو شەوی جێلی ڕادەگرم بەڵێ بەری بێگومان بەڵێ زۆر کەم دیوە پێژیانمی حکوومەتی هەرێم ئەو کابرایی کاتشتێکی زۆر مهم و بۆ من بەرنامەیەکی تازە بوو یعنی لە چاو ئەو هەموو بەرنامانەی تراک باسی حربی ئەمریکا و ئێرانی دەکرد باسی چەکەکانی ئەمریکایی دەکرد یاردەی چەکداریە و هەموو ڕووداوی حاڵەتی کوشتنەوەانە لە ناخۆی هەرێمی کوردستان لە عێراق لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیهان ئەمانە پێویستی بەڕوونکردنوویە بەگشتی پێم جوان بوو وەکو لایانی تەکنیکی وەکو ناوەڕۆکیش معلومات گشتیمان ئەیاتێ لەسەر جۆری چەکەکان و لەسەر سوپای دەوڵەتە زرهێزەکان و ناوچەیی ئەو زانیارەی کە دەخاتە ڕوو زانیاران گرنگن پێویستیشن خەڵکەکەش بە زیاتر لە معلوماتەکانی استفادەی زۆر لێ دەکەن بەڕاست عاقیل سەلامیش کەسێکی پرۆفشنالە لێ هاتووە زانیاری زۆر پێە بەرنامەیەکی زۆر پێشکەوت و سەردەمیانەیە و زانیاری زۆر لە بواری سەربازیە دەخاتە ڕوو بەرنامەیەک لەو بابەتە بۆ هەموو کاتێکە بێ بۆ خەڵک بۆی وشار بێتەوە